سڵاوتان لەبێت. لە کاتێکدا خەڵکی چاوەڕێی موچە بوون لە هەڵەبجا بارانەپارە دەوروبەری ئامریکی ATM تەنی و لە دیمەنێکی دەگمەندا بەهۆی بایەکی بەهێزەوە دەستە پارەی 50,000 لە دەستی تیمێکی بانکی RTV دەرچوون و دەوروبەری ئامێری ATMدا فڕانفرانیان بوو. پۆلیسی هەڵەبجا ڕوونکردنەوەی داوە دەڵێت ڕووداوەکە ئێوارەی دوێنێ لە کاتی پڕکردنەوەی ئامێرێکی ATM بووە کاتێک سەریەکێک لە بۆکسەکان کراوەتەوە بەڵام با پارەکانی ڕفاندووە. وەک لە گرتە ڤیدیۆکەدا دیارە سێ کارمەند بە هەناسە بڕکێ و سترێسێکی زۆرەوە کەوتونەتە دوای 50,000یەکان تا بەیانیان بات بۆ شوێنێکی دوور. ئاکام قوتبەدین وتەبێژی پۆلیسی شارەکە دڵنیاییدا کە ئەمە کێشێکی تەکنیکی نەبووە بەڵکو تەنیا ڕووداوێکی سروشتی بووە. خۆشبەختانە توانراوە سەرجەم پارەکان لە تونگی بابەهێزەکە دەربهێنرێت و 1 دیناریش نەفەوتاوە. میری سۆران هەرتەنیا میرنشینی سۆران نەبوو. لە سلێمانی کرا بەقیمە و ئەمڕۆژ لیژنەکانی قایم قامێت دایان خست. کولێرە بەقیمەی میری سۆرانی یەکێکە لە کولێرە بەقیمە بەناوبانگەکانی شاری سلێمانی. خەڵکو گەشتیارێکی زۆر تامیان کردووە. بەڵام ئەمڕۆ دایان خست و هۆکارەکەشی ئەوە بۆ گۆشتی بەستوی بە فرێش فرۆشتۆ و فێڵی لە موشتەریەکانی کردووە. هەر بۆیە لیژنەکە قوفڵێکی گەورەیان لێداوە. جگە لە دەست بەسەرداگرتنی 50 کیلۆگرام قیمەی بەستوو کە سەرچاوەکەی نادیار بووە، تەنانەت 12 کیلۆگرام پیازی کۆنیش لە ناوبراوە. لەگەڵ بڕاوکردنەوەی هەواڵەکە خەڵکێکی زۆر کۆمنتیان بۆ 964 نووسیوە. یەکێک لە کۆمنتەکە دەڵێت کە ئەیانوت با بڕۆین بۆ میری سۆران ئەدوود ئەچن بۆ لای محەممەد پاشا. یەکێکی تر نووسیوێتی ئەو کولێرە بەقیمەی هەمیشە وەسفم دەکرد بەو کارە دەمی منیشی داخست. پردە کۆنەکەی دەربەندیڕانیە کە ساڵانەکە خزمەت دەکات دیمەنی دەرکەوتنی ژێرپایەکانی خەڵکی سنوورەکەی نیگەران کردبوو. بەڵام ئەندازیاران سەردانێکی مەیدانیان ئەنجامدا و دەڵێن مەترسن ناڕوخێت. بەڕێبەراتی ڕێگاوبانی ڕاپەڕین دوای پشکنینی دڵنیایی دەدات. ئەوەی ڕووداوە تەنیا داخورانی خاکە بەهۆی ئاوە. پردەکە لەسەر کۆنکرێتێکی بەهێز وەستاوە نەک لەسەر خۆڵ. بۆیە ئەگەر خاکەکەش بڕوات ئەوە هەر جێگیرە. تیمەکان دەستیان بە پلانی چارەسەر کردووە. سەرەتا ئاوەکە دابەش دەکەن بۆ کەمکردنەوەی پەستان و لە وەرزی کەم ئاویشدا بە کۆنکرێت و بەردی دەوری پایەکاندا دەپۆشرێت تا پارێزراوتر بێت. هاوڵاتیان و کاسبکارانی مەخمور لەگەڵ تووڕەبوونیان و فرەدانی بەرهەمەکانیان لە خوددا دەپاڕێنەوە لە مەینەتیە ڕزگاریان بکات. ئەو هاوڵاتیانەی لە بازگێکی حکومی عێراق ناڕازین و وەک خۆیان دەڵێن کەسابەتەکانیان نەماوە. ڕێگەیان پێنادرێت کاڵاو بەرهەمەکانیان بگوازنەوە و هەندێک جاریش تەنانەت بۆ گواستنەوەی پێداویستیەکانی ناوماڵیش بیانویان پێدەگرن و دەیانگەڕێنەوە. ئەحمەد نەوزاد مامۆستایە لە خورماتوو. ئەو بە 964 وت بەو هەڵسوکەوتە سەردەمی ڕژێمی لە ناوچوی بەحسم بدرێتەوە تەنیا تەشقەڵی سیاسی و هیچی تر. ئەمڕۆ ئەو کاسبکارانە تووڕەبوون و هەرچی سەوزە و تەڕەتیزەی جوان هەبوو فڕیاندایە سەرجادەکە. لەگەڵ ئەوەش نوێژەکانیان لەبیر نەکرد بە کۆمەڵ نوێژی عەسر و نیوەڕۆیان ئەنجامدا. هەر شاد بن.